ئەڵێ مامۆستا بۆ کۆرسێک لەسەر فۆتۆ ڕیدینگ دانانێن. بەڕێزان ئەمڕۆژ مناقەشەم کردووە لەسەر ئەو مۆزوعە. پرۆژەیەکمان بەدەستەوەیە لەسەر ئەوەی کە چی بکەین کەسێک بتوانێت تەنها لە ڕێی خوێندنەوە بگا بە عیلمێکی زۆر. یعنی بۆ نمونە تۆ چۆن ئەتوانی خێرا بخوێنیتەوە، چۆن ئەتوانی ئەگەر بابەتێک زۆر قورس بوو لێی تێبگەی، چۆن ئەتوانی تەکنیکەکانی سەردەم لە بواری مطالعەکردن. اینجا مطالعە جۆری زۆرە، بۆ نمونە کەسێ مطالعەکە بۆی لێکۆڵینەوە بکە، کەسێ مطالعەکە بۆی لە ئیمتیحانە بەشدار بێ، کەسێ مطالعەکە بۆ ئەوەی کە بگا بە عیلم و زانستێکی زۆر، کەسێک مطالعەکە بۆی کتێبێک بنووسێ، کەسێ مطالعەکە بۆی کۆرسێ بڵێتەوە، کەسێ مطالعەکە بۆ ئەوەی کە شەهادەیە بەدەست بێنێ. ئینشاءڵڵا ئێمە یەک پرۆژەی تایبەتمان بەدەستەوەی لەسەر خوێندنەوە کە تایە باسی SQ3R-ەکەین، تایە باسی سپید ریدینەکەین، تایە باسی فۆتۆ ریدینەکەین، تایە باسی ریدینگ کۆمپریهەنشن ئەکەین و زۆر بابەتی تر کە پێویستە وەکو بە گروپ مطالعەکردن، وەکو مطالعەکردن بۆ تاقیکردنەوە، بۆ لێکۆڵینەوە و زۆر لەو بابەتانە کە بەداخەوە لە وڵاتی ئێمە گرنگیان پێ نەدراوە. ئەوە ئینشاءڵڵا ئەدەتە پرۆژەیەک و لە ئایندەیەکی نزیک ڕای ئەگەێنین و دڵنیاین ئەنجامی زۆر گەورەی ئەبێ وەکو ئەو پرۆژانەی ترمان.